سڵاو عزیزانم لە خزمەتانم بۆ باسێکی جددی لەسەر ئەم ژیانە بەگشتی و بە تایبەتیش لەسەر غەزە و ئیسرائیل کاڵێم ئەم ژیانە بەگشتی عیلاقی بە هەمومانەوە هەیە، چکە عیلاقی بە عەقیدە و باوەڕمانەوە هەیە، عیلاقی بە تێڕوانینمانەوە هەیە، عیلاقەشی بەو شەڕەوە هەیە کە بەڕاستی هاتوۆتە ماڵی زۆر بەمانەوە. شەڕەکەەوە مەسەلەن هەریەکو بە شێوازێک بێموچەیی بۆ خۆی بەشێک لەو شەڕەیە کاتۆتە ژیانی خەڵک، بێکار و کەسابەتی عیلاقی بەوەیە و زوڵمی دەکرێت لە مافی گشتی دەکرێت و سەرمایە وڵاتە دەدزرێ و نازانی بۆچە، هەر پەیوەندی بەو شەڕەوە هەیە، پەیوەندی بەو گرفتە ئەساسیەوە هەیە کە بە درێژایی تاریخ هاتووە. من دێم سەر باسی غەزە لەگەڵ ئیسرائیلە. خۆتان نەزانین ئیسرائیل لەم ناوچەیە ساوتانەیە ئێمە چاوەڕوانی لە خەڵک بدرێ، لە ئێران بدرێ، لە عێراق بدرێ، ئەوە لە یەمەنە درێ، ئەوە لە قەتەر درا، لە شوێنانی تریش دەدرێ، هەندێک چاوەڕوانن کە لە تورکیاش بدرێ. من هەوڵەدەم لە ڕوانگەیەکی مادی معنەویەوە قسەیەک لەسەر ئەم بابەتە بکەم و تیش بخەمە سەر هەندێک لایەن کە زۆربەتان من دڵنیام زۆربەتان زۆر سەرنجتان نەدا و زۆر باز ناکرێەوە. من دووەم جارمە لە پەراوێزی شەڕەکانی ئیسرائیل و غەزەیە بەڕاستی هێرشەکانیە ئەمە باسەکەم. باجارێک سەیرێکی ئەم ئاەتانە بکەین. يا قوم ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين. قالوا يا موسى إن فيها قوما جبارين وإنا لن ندخلها حتى يخرجوا منها فإن يخرجوا منها فإنا داخلون. ئازیزانم ئەم ئاەتانە ئەوە 1400 ساڵە لە بەرچاوی موسڵمانانە دەبینرێن، دەبیسرێن، دەخوێنرێنەوە. بەدەر لە 1400 واتە پێش 1400 ساڵ ئاینێکی تر هەبوو، ئاینی مەسیحیە. پێش ئەو ئاینەش ئاینی یەهودیە، یەهودیەکانە واتە جوولەکەکانە کە موسا پێغەمبەریانە. موسا بەپێی ئەو ئاەتە بێ داوا دەکات لە خەڵکی بەنی ئیسرائیل لەنەوەی ئیسرائیل بچنەوە ناو ئەرزی خۆیان. طبعاً ئەوە ئەرزی ئەوانە، بۆیە داوایان لێکرێ بچنەوە ئەو شوێنە، بەڵام ئەوان ناچن. بۆچی ناچن؟ چونکە باوەڕیان هەیە زۆریان بەسەر ئەو دەسەڵاتیان ناشکێت کە لەو شوێنەیە. ئەوان بە جەبابێرە خودی ئیسرائیلەکان بە عەمالێقە ناویانێنن. نەتەنیاهۆش لە یەکەمین وتاری دوای شەڕەکەی ئەگەر هەڵە نەبم وتی عەمالێقە لە بیر مەکەن، واتە ئەو مێژوە لە بیر مەکەن. طبعاً ئەمە چیمان بۆ ڕوونەکاتەوە؟ ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە ئێمە بەرچاومان ڕوون بێ ئیسرائیل بەنیازی چییە. بەس و دووەرگرتن لە قورئان، بەس و دووەرگرتن لە قسەکانی خۆیان، بە تێگەیشتن لە سەرمایەداری جیهانی، لە چاوچنۆکی سەرمایەداری، لە مادەگەرەکانی دنیا کە بە درێژایی تاریخن کە ئەمە عیلاقی بە ئەمڕۆوە نیە. لە سەردەمی پێش فەرعەون و لە سەردەمی فەراعینەکانە وەک بەڵگەی کاریگەرەکانی مێژوو کە زۆر شتمان بۆ ڕوونەکەنەوە و خودی هەرەمەکان و شێوازی ژیانیان پێمان دەڵێ کە ئەوان بەڕاستی چەند مادەگەرا بوون، چەند کاریگەر بوون، چەند بە دوای دەسەڵات و هەژمون و ئەمانەوە بوون هەر لەو سەردەمەوە. تەمان ئەم کێشەیەش تەقریبا نەگەڕێتەوە کێشەی ئیسرائیل و بەنی ئیسرائیل بۆ ئەو سەردەمانە. ئومێد دەکەم سەبر بگرن، یعنی ئەم باسە ئەزانم دەمێکە بینەری تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕانەهاتوە بەوەی ئەم جۆرە باسانە بەم شێوازە گوێی لێ بگرێ. زۆرتر باسەکان بوون بە باسی دزی و تاڵانیەکانی نەوت کە ئەمە خۆی بەشێکە لەم بابەتی کە من باسی یەکەم. بەڕاستی کاتێ ئەگەر ئێمە لە ڕوانگە عەقیدەی و ئیمان و باوەڕەکانمانەوە لە دنیا تێگەیشتین و هاتینە ڕیزی دنیا معنەویەکەوە، بەڕاستی ڕاستە و زوڵمانە ناخۆشن، ڕاستە ناخۆشن، ڕاستە تەسیری لەسەر ژیانمان ڕاستەوخۆ هەیە، بەڵام هیچ کاتێک کاریگەریە خراپەکانی هێندەی ئەو کاریگەریە خراپە نابێت کە ئێستا لەسەر شعبی غەزەیە. هیچ کاتێک کاریگەریە خراپەکانی هێندەی ئەو کاریگە خراپیە نابێت کە بەرامبەر ئەنفال خەڵکی گەرمیان کرا. هیچ کاتێ ئەمە کاریگەریە خراپەکانی هێندەی کاریگەری کیمیابارانەکەی هەڵەبجە نابێ و لە ناویشان ئەنفالکردنی هەڵەبجەیەکان. ئومێد دەکەم ژیان بەرەو باشتر بێ، بەڵام بەمە باش دەبێت کە ئێمە سەر بە چین، ئەبینە سەر بە دەسەڵات یا ئەبینە سەر بە
بەرەی دژە دەسەڵات. بەرەی دژە دەسەڵات هەمیشە بەرەیەکە بە معنەویات دەست پێەکە، بە باوەڕ و ئیمانێکی معنەوی، بەڕوو ڕاستی و ڕازگۆیی، بە چاوچنەشی دەست پێ ناکات. بەوە دەست پێ ناکات کە تۆ بەس ژیانی خۆ زامنکەی، تر خەڵک کەیفی خۆی بێ. بەوە دەست پێ ناکات تۆ موچەکەی خۆت وەرگری، گرنگەوەیە بۆ موچەکەت لولەی تفەنگ بکەیتە کوڕی خەڵکی. ڕەفاهیەت بەوە دەست پێ ناکات، نەکبەتی بەوە دەست پێکات. من باسەکەم بەرەو ئەوە نابم، حەزەکەم یا بە پێویستی دەزانم لە زاویەی تایبەتی خۆمەوە، گەرچی ئەمە لە زۆر لایەنەوە باسی ئەوە دەکرێت ئەم شەڕێکە هەر ئەبوو ڕوو بدات. بەڕاستی خۆتان نەزانن ویلایەتی فەقیهی ئێرانی زۆر باسی ئەمەی کردووە کە ئەم شەڕ دەکرێتەوە. ڕابەرانی ئاینی سونی زۆر باسی ئەمە کرد، بۆ ئەڵێم ئێران یانی شیعە و سونیەکانی خۆشمان زۆر باسیەوەکەن کە من سەر بە هیچ قوتابخانەیەکی مەذهبی و ئاینی نیم، بەڵکو ئینسانێکی باوەڕدارم بە خودا و ئەو قورئانە گەورەی کە گردوونە لە پێش هەموو شتێکەوە لە بەردەستمانایە، لەگەڵ یا ئەو قورئانەش کە خۆتان نەزانن کە پێی دەوترێ قورئان بە زیکر ناوی هاتووە لە هەندێ شوێنە، بەڵام لای من ئەم قورئانێکی بچووکە بۆ کردنەوەی قورئانێکی گەورەتر کە خوا خۆی لە قورئانە پێمانەڵێ کەلیماتی خوا ئەگەر هەموو دەریاکان ببن بە مرەکەب بەشی ناکات، هەموو درەختەکان ببن بە قەڵەم بەشی کەلیماتی خوا ناکات. دواتە کەلیماتی خوا بە زەوانە نین کە لە بەردەستی ئێمەیە کە مەصحەفێکە و ئێمە دەیخوێنینەوە، بەڵکو خودی بیرکردنەوەمان بەشێکی گەورەی ئەو قورئانەمان بۆ کاتەوە کە خواج داوامان لێکات لە گردون وربینەوە، لە گردون، لە ژیان، لە ئەستێرە بێکۆتاکان. زۆر بابەتەکە بەم لا و بۆلادا نەبم بێمەوە سەر بابەتی غەزە و ئیسرائیل. ئێمە لە نێو دوو شەڕداین، دوو جەبهەداین، شەڕی ئیمان و باوەڕێکی معنەوی کە موسا ڕابەرایەتیە کرد لە بەرامبەر شەڕێکی گەورەی زەبەلاحی فەراعینەکانە. بۆی ئەڵێم فەراعینەکان جەبەروتیان، هێزیان، دەسەڵاتیان بەڕاستی هێندە کاریگەر و گەورە بۆ ئەوتانێ ئاماژەکانی حەزارەتەکان هەتایە سەماوەتەوە. عیملاقترین حەزارەتیان لە ناو ئەو هەموو گۆڕانکاریە سروشتیا بۆ خۆی ماوەتەوە تا ئێستا خەریکی پشتنینن. بەڵام بەڕاستی شەڕی گۆچانێکە بەدەست پیرە پیاوێکی غەزەوە. ئەم شەڕە لە نێوان گۆچانێکی دەستی موسا و گۆچانی ئومێدێکی پیاوێکی پشتشەماوەی ژێر بۆمبارانەکانی ئیسرائیل لەگەڵ ئەو هەموو تانک و تۆپ و تەیارە و زرێ پۆشەی ئیسرائیل و ئەمریکا حتا ئەوروپاش کە پشتیوانن لەم شەڕەدا. کەچی دەبینی دووکەڵی بۆمبەکانیان، ئاگری بۆمبەکانیان وای لێ هاتووە مناڵانی غەزە، دووکەڵەکە بەرەو لایان دێن کەچی ئەمان سڵ ناکەنەوە، هێشتا لە خاکی خۆیان و لە زەیدی خۆیان ماونەتەوە. من ئەمە وای نابینم تەنها پەیوەندی بەبێت دەرەتانیەوە بێ، پەیوەندی بەوە بێت کە ئەمانە ناتوانن هەڵبێن و بڕۆن، بەڵکو ئەمە پەیوەندی بە مانەوە و بەردەوامی باوەڕێکەوە هەیە کە مرۆڤتیایە دروستە بێتە قوربانی، بەڵام زەردەخەنەش لەسەر لێوەکانیەتی. ئەمە پێمانەڵێ ئێمە لە سەردەمێ ئومێدێکین، باوەڕێک ئەتوانێت لە بەرامبەر هەموو ئەو هێزانەدا کە بەکاردێنرێت دژی، بەڵام ئەو هەر زەردەخەنەکان لەسەر لێوی بمێنێتەوە. ئەو گۆچانەکەی دەستی وەک گۆچانەکەی موسا ببینێ کە ڕۆژە ڕزگاریەکە لە بەرامبەر ئەژدیهای فەراعینەکانی سەردەمەکەیدا. واتە ئەمە شەڕی معنەویاتە لەگەڵ شەڕی مادیاتە. ئێمە دابەش بووین بەسەر دوو جەبهەدا، جەبهەی مرۆڤی باوەڕدار بە دنیای جوان، بە دنیای باشە، بە دنیای ئاشتی کە نابێت بێتە هۆکاری وێرانە بۆ خەڵکی، یا ئەبێتە چاوچنۆکی و مادەگەرا و پاوانخوازی. جا من ئالێرە ئەمەوێت دەرگایەکی ترکەمەوە لە بەر دیدی ئێوەدا ئەویژەوەیە ئیسرائیل بەپێی سەرچاوی قورئان و سەرچاوە مێژوویەکان و ئەو ڕێبازە معنەویەی ئەوانیش خۆیان کە تێکەڵیان کردووە بە دنیای مادە، وەک چۆن زۆر جار هێزگەلێکی دەسەڵات هەن باوەڕی تۆ بەکارێنن بۆ ئەوەی خۆیانی پێدەوڵەمەندکەن، پاوانخوازی زیاترکەن، دەسەڵاتەکەیان بەردەوام بێت.
ئیسرائیلیش ئەو بنەما تاریخی ئاینیەی خۆی کە لە ناو قورئانی شاتەنانەت هەیە سوود لێ وەرەگرێ، بەڵام بۆچی؟ بۆ پاوانخوازی زیاتر. ڕاستە ئەوان پیاوێکی وەکو نەتەنیاهۆ لە ناو ڕێبازێکی مێژوویی کە باوکێکی شارەزای مێژووی هەیە و هەروەها خۆی لە ناو ڕێچکەیەکی پەروەردەیی هاخامی دینی جوولەکەکانە، واتە دینی یەهودیەکانە پەروەردە کراوە بە باوەڕە ئاینەکانی، بەڵام هەموو ئەمانە بوونەتە وەسیلەیەک بۆ ئەوەی نەتەنیاهۆ خۆشی بێتە وەسیلەیەک لە پێناو پاوانخوازی دنیادا. واتە ئەم عەسکەری کە ناوی ئیسرائیلە لەو شوێنەدا دەبێتە هۆکاری جێبەجێکار. ئەوان بە پێی تێڕوانینی خۆیان ئەرزی میعاد وەرەگرنەوە، زەوی خۆیان وەرەگرنەوە کە وەختی خۆی بە پێی ئاەتەکە ئاماژەم پێدا لێی دوورکەوتونەتەوە، لێی دابڕاون، بەڵام ئێستا لە ڕێی عەقڵەوە دێنەوە، چونکە ئەو کاتە باوەڕیان وابووە نابێ بچنەوە ناو، چونکە عەقڵیان بەهۆشکاوە دەرەقەتی جەبابیرەکان نایەن، عەمالێقەکە نایەن. لە سەرەتای شەڕەکەیات نەتەنیاهۆ باسی عەمالێقە ئەکات، من جارێکی تریش لێرەیە باسم کردووە. ئەی ئێستا هاتون بەهێزەوە دەیانەوێت بێنەوە ناو ئەرزی میعادیان، بەڵام ئایا بەڕاست ئەرزی میعاد ئەو ئەرزەیە کە خوا لە قورئانیش ئاماژەی پێداوە؟ ئایا ئەرزی میعاد کە قورئان باسیەکە تەنها باسی ئەو کاتەیەکە کە لە سەردەمی موسا بووە، خدا پێیان باتەوە، خۆ پێی نەداونەتەوە کاتە؟ ئەی بەڵام بۆ ئێستا پیانەداتەوە؟ یعنی ئەمە ویستی خوددایە کە ئەم کارە ڕوو بدات؟ بە بۆ چوونی من بۆ خۆم تێگەیشتنێکم هەیە ئەرزی میعاد بە جەبابرەی سەردەم نادرێ، وەک چۆن وەختی خۆی جوولەکەکان لە جەبابرەی سەردەمی فەراعینەکان و عەمالێقە هەڵهاتن، ئەوە ئەم ئەرزی میعادە بۆ ئەم جەبابرەی ئێستا نییە، چونکە ئەمانەش لەگەڵ فەراعینەکانە فەرقیان نییە، بەڵکو بۆ ئەو یەهودیانەیە کە ئەتوانن لەگەڵ موسڵمانەکانە بژین، بۆ ئەو یەهودیانەیە کە ڕۆژانە مزاهرەکەن دژی ئەم جەبابێرانە، بۆ ئەو یەهودیانەیە لە تەواوی دنیا بەڵاو بوونەتەوە پەروەردە ئاینەکەی خۆیان وای لێ کردوون دژی ئەم ستەمانە بن کە ئێستا دەکرێت. ئەمما ئەم پاوان خوازیە بەرەو کوێ دەڕوا؟ من بۆ چوونم وایە بە پێی بەڵگە ئاینەکان مادام ئەرزی میعادیان دەوێ و ئەرزی مقەدەسیان دەوێ، ئەرزی مقەدەس بەبەست تەنها ماڵی قودس نییە بەڕاستی، بەڵکو بەشێک لە لوبنانە، بەشێک لە سووریایە، تەنانەت تا ئەردەنە ڕوە بۆیان بچێتە سەر تا ئەوەی دەبن، ئەیانەوێ ئەوە بەدەست بێنەوە. عێراقی تیانە من بڕوام وانە پەیوەندی بە عێراقەوە بێ، عێراق تەنها لە مەسەلەی شەڕی ئێرانە کە ئێران ڕۆڵی هەیە لە پاشەخشێ پێکردنی ئەم استراتیژەیە، بە بڕوای من ئیسرائیل دەیەوێ ئەم کارە بکات. ئەوەی کە کۆتا قسەمە بە بەڕێستانی بڵێم، ئەمە ئاەتە قورئانیەکانمون کە ئاماژە بەمە ئەدات لەگەڵیشیا ئەو گۆچانەش لە ئێستایا جارێکتر حوزوری هەیە لە بەرامبەر ئەژدیاکان تانک و تۆپەکانیانە. گۆچانەکەش ئیرادە و ئیمانی ئەو کەسەیە بە خوداخۆ، گۆچانەکەی موسا نەبوو، ئەو گۆچانە بێژیانە نەبوو توانی ئەژدیاکان لە ناوبەرێ، ئەوە ئیمان و باوەڕ و خۆڕاگری بوو. درود بۆ گیانی خۆڕاگری هەر مرۆڤێک ناچێتە بەرەی ریزی زوڵم و ستەمەوە، خزمەت بە کۆمەڵگاکەی و بە خێزانەکەی دەکا بە پاچی، ئەگەر ببێتە قوربانیش ئامادە نییە خەڵکاتە قوربانی، ئەگەر لولەی تفەنگیان خست بێتە سەر ژیان و گیانی خەڵک بکوژێ ئامادە نییە ئەو خەڵکی بێتاوان بکوژێ. ئەوانەی کە دەستیان بە خوێن کوشتن هەیە ئەوانە قوربانی بدەن، ببنە قوربانی، بەڵام مناڵی بێتاوان بۆ بێتە قوربانی. نەفرەت لە شەڕ، نەفرەت لەوانەی پاوانخوازن، دەسەڵات خوازن، لە پێناو فراوانکردنی دەسەڵاتیانە ئامادەن هەموو شتێ بکەن. نەفرەت لەوانە بژین و ژیان بۆ ئەوانەیە و دڵشادی و شادومانی و بەختەوەری ڕاستەقینە بۆ ئەوانەیە کە تەنانەت کفنیشیانە پێچرێتەوە، بەڵام دوجار قۆزاخەی ژیانێکی نوێ، بەختەوەریەکی هەمیشەیی نسیبیانە ناچنە ناو ئاگرێکی سووتێنەری هەویشایی و هەتاتاییەوە. ڕێزی پێپایە.